هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کاروانی ئاوەدانی بۆ قەزای خانەقین درێژ بکاتەوە. هاوکاتیش داواکارن لە حکوومەت بودجێک بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە تەرخان بکات کە لە ئێستادا بەشێک لە کارەکانیان بە تەواو نەکراوی ماوەتەوە. کاکەوە گەڕەکەی ئێمە هابەرچاو هەمووتان کشتان پێوەتان دیاراوە زەلومەلی هەمووی بەرزەوە بووە مەرمان هالم لە کۆڵاژدەمە هالم لە خەدەماتمان نییە زمسانەتی ئەو لافاو بەرزەوێتەوە تاوسانەتە بوو تۆز مناڵمانی کوێر کردا مناڵ وەسراحەت ناتوانێت بچێتە دەشتا مناڵ ناتوانێت یاری بکات داواکارین لە حکوومەتی کورسان بگەێنە تا نامانە ئەم هینەمانە بۆ چارەسەر بکەن و خزمەتمان نییە لەم لە ئەو مەجاریمان نییە ئەو مناڵت ناتوانێت هاتوچۆ وەسراحەت بکات ئللا ئێمە لە دەشتوینین جاوانەتیان دەشتە لەگەڵمانە والله كاكي معاناة منطقة قس نما جاري هست نا يعني تبليط توي من الليدان والله بيني دو بيني مدارس كريدو معاناة ديري من وانا ويخرجه والله سيارنا يد العمال نتوني سيارة بارد العمال لوارانو والله دي خلا ودي بحسينك ايش تماشاكي او كيف دري وخويا قشي بيس الزلو بيس بريمار وعقرب يعني بدبختي منال نيوتن دربشت سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت ماوەی زیاتر لە 3 ساڵە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ پرۆژەیەک لە خانەقین جێبەجێ نەکراوە. وتیشی ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاریان هەیە بەهۆی نەبوونی بودجەوە کارکردن تیاندا وەستاوە. کاتی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاکو ئێستا توانین بڵێن لە 2014 تاکو ئێستا هیچ پرۆژێکمان بۆ نەکراوە تەنانەت چەندین پرۆژەمان هەیە کە وەستاون چەندین پرۆژە لە بواری ئیحالە و بانگەوازکردنا بوون ئەوانە هەمووی وەستان لەو کاتەوە تاکو ئێستا هیچ پرۆژەیەک نەکرا توانیمان ڕەزامەندی بەڕێز کاقوبا تاالبانی وەربگرین لە 2010 3 پرۆژەمان خستە گەڕ لەو پرۆژە وەستاوەکانی شاری خانەقین و ئەنجامماندا بەڵام جگە لەوانە هیچ پرۆژێک بۆ خانەقین نەکراوە. داواکاری هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین لە کاتێکدایە کە ماوەی زیاتر لە 3 ساڵە هیچ بودجێک بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ خانەقین دابین نەکراوە. بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕیان لێ بداتەوە و دەستی کاروانی ئاوەدانی بگەێنێتە شارەکەیان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.